بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست. کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسیارێمی کوردستان بڕیاریدا بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کار بە سیستەمی ئەلکترۆنی نەکرێت بۆ جیاکردنەوە هەژمارکردنی دەنگەکانی هەڵبژاردن. بڕیارەکەی کۆمیسیۆن لە کاتێکدا چوار لە ناڕازیەکەی هەرێم لە ئاداشتێک داوایان لە کۆمیسیۆن کردبوو بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان تۆماری دەنگداران پاک بکاتەوە کار بە سیستەمی ئەلکترۆنی نەکرێت. بە میواندەرێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی فاروق محەممەد سەرۆکی بۆردی توێژنەوەی سیاسی کۆمەڵی ئیسلامی لاولێریشەوە فەرمان عزەدین ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان تاوتوێم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینی. لەسەر داوای چوار لایەنە ناڕازیەکەی هەرێم کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسیارێمی کوردستان بڕیاریدا بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەستبەرداری بەکارهێنانی هەژمارکردن و جیاکردنەوەی ئەلکترۆنی دەنگدان بێت. بڕیارەکەی کۆمیسیۆن لە کاتێکدا لە ڕۆژی 21 مانگە چوار لایەنەکەی هەرێم یاداشتێکی ناهێستەی کۆمیسیۆنی هەڵبژاردننی هەرێم کرد و داوایان کرد لە پێناو گێڕانەوەی متمانە بۆ خەڵک بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان تۆماری دەنگدەران پاک بکاتەوە و هەژمارکردن و جیاکردنەوەی دەنگەکانیش بە ئەلکترۆنی نەبێت. ئەنجومەنی کۆمیساران لە پێناوی بەرژەوەندی گشتیدا بە کۆی دەنگ بڕیاریدا لە ئێستادا دەستبەرداری بەکارهێنانی تەکنۆلۆژیای هەژمارکردنی ئەلکترۆنی دەنگدان بێت بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە 30 2010. هەروەها ئەنجومەنی کۆمیساران هەموو شێوازێکی تازە دەگرێتە بەر بۆ ڕێگەریکردن لە ساختەکاری. دوای ڕاگەیاندنی ئەنجامەکانی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق چوار لایەنە ناڕازیەکەی هەرێم ئەنجامەکانی هەڵبژاردنیان ڕەت کردەوە. سەرۆکی دەستگای ستاندارد بۆ توێژنەوە و ڕاگەیاندنی ژاماژە بۆ دەکات ئەگەر ئەو لایەنانە دەیانەوێت متمانە بۆ دەنگداران بگێڕنەوە دەبێت بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەرەیەکی هاوبەش دژی دەسەڵات پێک بهێنن. بە خێرایی دەبی لایەنی مەعارزە لەگەڵ میلەتی خۆی پێک بێتەوە و میلەتیش دڵنیا بکاتەوە کە ئەوانە جارێشتر لە نیوەی ڕێ یەکتر بەجێ نایلن، ئەوانە پشتی یەک دەگرن. یعنی میلەت ئامۆژگاریەکەی ئێوە لە ناوە خۆی یەک بگرن. ئامانجی سەرەکی دەسەڵات لە ئەنجامدانی تەزویر و ساختەکاری لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بۆ بەومێدکردنی هاوڵاتیان بوو لە پرۆسەی دەنگدان. ئەندامێکی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامیش ڕای دەگەنێت تەزویرچیەکان ناتوانن بەومێدمان بکەن و ئێستا کۆمەڵ هەموو کاتێک زیاتر سوورترە لەسەر دژایەتی گەندەڵی و حکمی تاگڕەوی. ئەو تەزویر و فروفێڵەی ئەوان ئەوە بە ئێمە دەڵێ کە ئەوان هیچ بنەمایەکیان نەماوە، بنەماوی جەماوەریان ڕووخاوە و خەڵک ئومێدی پێیان نەماوە، بۆیە ئەوان ناچار پەلاماری تەزویر دەدەن. ئەگەر ئەوان بێمنەت بن و بنەمای جەماوەریان هەبێ پێویستان بە تەزویر نییە کەن وەختیانەوە خەڵک بێ ئومێد کەن، بەڵام بە پێچەوانەوە ئێمە سوورتر دەبین و سوورتر بووین و دڵنیا خەڵکی هەرێمی کوردستانش دڵنیا دەکەینەوە کە ئێمە کۆڵ نادەین و بەردەوام پشتگیری لە مافەڕەوەکانی خەڵکی هەرێمی کوردستان دەکەین و خۆمان بە نوێنەری ڕاستەقینی ئەوان دەزانین و خەڵکی تریش بە خەڵکی تەزویرچی دەزانین و پێمان وایە نوێنەری تەزویرن لەم وڵاتەدا. پارتی یەکێتی لە ماوەی 26 ساڵی ڕابردوودا بۆ مانەوەیان لە دەسەڵات پەنایان بۆ تەزویر و ساختەکاری بردووە و لە ڕایگەل و ئەنجامی ڕاستەقینەی هەڵبژاردنەکان ترساون. ئەو تەزویرەی ئەنجامی شانداوە ئامانجی سەرەکیان بەومێدکردنی هاوڵاتیان بووە بۆی بەشداری دەنگدان نەکەن و خۆیان درێژە بە گەندەڵی بدەن. لە ئێستاشدا کە لە بەردەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانداین لە کۆتایی مانگی ئەیلولی ئەمساڵ لە سەراسی ناوخۆ و نێودەوڵەتی کار بەوە دەکرێت هەڵبژاردنەکە بە پاکی بەڕێوە بچێت. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان مامۆستا بەخێر بێنگ سەرتا لە بەڕێستان و دەست پێ بکەین سەبارەت بە مەسەلەی تەزویر ئەنجامدانی تەزویر بەر لەوەی کە بینە سەر ئەوەی کە چی بکرێ بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڵام بە ئەنجامدانی تەزویر لەم هەڵبژاردننی پەرلەمانی عێراق هەردوو هێزەکە چیان پێوتی؟ بەڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان سوپاس بۆ جەنابتان و سڵاو ڕێز بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان بۆ میوانە بەڕێزەکەتان. دیارە ئەم هەڵبژاردننی کە کرا لە ماوەی ڕابردوودا لە 12 هەڵبژاردنێک بوو لەوانەیە بوو لە تەزویر کە دوو حیزبی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان تەزویرێکی بێشماریان کرد لە ڕێی بەرنامەی ئەلکترۆنی و لە ڕێی بەرنامەیەکی پێشوەخت. ئەمە ئەوەمان پێ دەڵێت کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ترسێکی گەوریان لە دەنگی خەڵک و هاوڵاتیان و لە هەڵبژاردن هەیە. ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو لە دوای ڕاپەڕینەوە جار بەجار ئەم دوو هێزەی کوردستان دەنگیان بەرەو کەمی و کەمتر هاتووە. لەنەوە دوو لە ساسی کورسەکانیان هەبوو پاشان داوازی جار بەجار تاگەشە لە سای 56 کە لە ڕابردووە لە سا 56 دانکانیان هەبوو لە هەرێمی کوردستانە و بەمان شێوە جا بەجامان دەنگیان بەرەو کەمبوو لە کەمی ئەدا بۆیە ئەمانە بەڕاستی لە دەنگی هاوڵاتیان ئەترسن لە هەڵبژاردن ئەترسن هەڵبژاردن وەکو میکانیزمێک بۆ
ئاڵوگۆڕی ئاشتیانەی دەسەڵات کە باشین ڕێگەی بێگومان کە بە شوەیەکی مەدەنیانە کە خەڵک تابی لە ڕای خۆیەکە و نوێنەی ڕاستەقینی خۆی هەڵبژێرێ و دەستی ئەبێت لە گۆڕانکایی لە نەخشەی سیاسی لە چ لە عراق بێت چ لە هەرێمی کوردستانە و جار بەجار ئەمانە بەڕاستی باڵانسیان دابەزی بۆیە لە ماوەی ڕابردووشدا لە 4 ساڵی ڕابردووە ئەم دەسەڵاتدارانە خۆیان ئەزانن چیان بە ژیانی خەڵک کردووە چیان بەقوت و بە یاریان بەقوت و بژێوی خەڵک و هاوڵاتیانەوە کردووە بۆیە ترسێکی گەورەیانەوە کە خەڵک لە ڕێستنەکانی دەگەن و سزایان ئەدات بۆیە هاتم پەنایان بردە بەر بۆی کە لە پێناو مانەوەی خۆیاندا چکە بەڕاستی ئەم 2000 لە پێناو مانەوەی خۆیاندا هیچ هێڵێکی سووریان نییە هەموو کاری ئەەکەن بۆ مانەوەی خۆیان ئەو کار ئەگەر چەند کارێکی چەند هێڵێکی سوور بێت چەند کارێکی نەشیاو بێ دش بە گەل و وڵات بێوەڵان لە پێناو مانەوەی خۆیان ئەمان ئامادەن پەنا بۆ هەموو کارێک ئەبن و بۆیە ینی ئەبین ئەم جارە پەنایان برد بۆی کە چیتر یاخود ئەو دەنگەی کە هیانە لەو ئاستایە ڕایگرن نێڵن زیاتر دابەزن زیاتر لاواز بن و لە دەنگی خەڵک بگومانوتمان ئاماژەکان ئەویان پێوتین کە خەڵک ئەم جارە سزای گەوریان ئەدا و فعلەن بەو شێوەژە بەڵام ئەمانەتن پەناون بۆ تەزویرێکی بەرنامە بۆ دەڕەشوال لە پێناو مانەوەی خۆیاندا بەڵام ئەگەر دیقەت بێت بەم تەزویرە طبعا ئەمان ئەم دەست دووسڵادە جا بەجار هەموو جارە تەزویریان کردووە لاوی انتخابات دەگات تەزویرە و ئەلبیسەکە بنمونە ئەوە لە ساڵانی پێشووتردا و ئەم جارە لە ڕێی بەرنامەی ئەلکترۆنیەوە کە دەستکاری دەنگەکانیان کردەوە دەستکارێکی چۆنەڵی بەڕاستیانی ناتوانین ناوی هەڵبژاردننی لێ بنێت کە بەڕاستی لە هەڵبژاردن دەرچوو بەڵکە هاتن بە عەرزی خۆیان تەحکومیان پێوە کرد و ئەنجامێکیان بۆ خۆیان دانا و ئەنجامێکیان بۆ خەڵکە بۆ لایەنەکانی تر دانا بەڵام واش ینی هێشتا ئەم هێزانە ینی بۆ منە هێزێکیان توانێتی باڵانسی خۆی ڕابگرێ واش هێزێکیان تەنها 3 کورسی کەم کردووە ینی بە تەزویری شۆ ئەم جارە نانتوانیوە کە ئەو دەنگی کە هیان بووە بیپارێزن ئەو کورسانەکان و بیپارێز بەڵ لەمەش کەمی کردووە بۆ ینی بەڕاستی من پێم وایە ئەم تەزویرە ئەومان پێڵێ کە ئەم دوو هێزە لە دەنگی خەڵک و هاوڵاتیان ئەترسن و خۆشیان ئەزانن لە ڕابردووە چەند ئەدایان خراپ بووە چەند بەرامبەر خەڵک و هاوڵاتیان بێمنەت چەند بەزم تەزویرەوەشمان پێ دەڵێت کەوانە دوو هێزی ساختن ینی بۆ من لە سەراستی عێراق لە 4 ساڵی داهاتوو نوێنەراتێکی ساختەیان دەبێت بەڵێ خۆی ئەمان لە ڕابردووش وتوان لە تەزویر سڵار نەکردوەوە ینی جا بەجار تەزویریان کردەوە ئەم جارە تەزویرەکە ینی مانای بۆ هەڵبژاردن نیێشتەوە ئەوە ئەبینین هیچ کە لەناو خودی ئەم لایەنە خۆشیاندا کاندیدەکانیان ئەڵەن تەزویرمان لێکراوە واتە هەم لەسەر ئاسی گشتی لە لایەنەکان تەزویریان کردووە هەم لەسەر ئاسی ناوخۆی خۆیان کاندیدەکانی هەردوو لایەن لێرە و لەوێ ئەو دەنگای بیسن کە ئەو دەنگای کە هێناوێنە بە شایستی خۆیان نازانن پیاوە لەناو خودی خۆشیانە تەزویریان لێکراوە ئەوە ئەمڕۆ لە بەغداد ئەوە بڕۆ لەسەر ئاسی نەتەوەگرتوەکان و لەسەر ئاسی ئەمریکا هەموو ئەوانی قادیان کردووە کە لەم انتخاباتات تەزویری گەورە کراوە ئەوە ئەبینین ئەمڕۆ لە بەغداد حیدەر عەبادی لیژنەی پێگەناوە بۆ بەدوایچوون بۆ کەم و کوڕەکانی ئەم دەنگدانی کە کراوە ئەوە پەرلەمانی عێراق خەریکە دێتە سەر خەدو دوو کۆبوونەوەکان نیساب تاو نابێت ئێستا جارێکیان لە شەمە نیساب تاوکن و کۆبوونەوە بکەن لەسەر ئەم هەڵبژاردنە گاڵتە ئامێزە بەڕاستی کاتە ئەم هەڵبژاردنانی هیچ تەزویری ئەم جارە حاشاڵ نەگرە و ناشاردرێتەوە و بۆ هەموو لایەک و بۆ خودی ئەو لایەنش کە کاندیەکانی لایەنەکانیش ڕوونە کە تەزویرێکی بێشمار کراوە و لەسەر ئاسی عێراقی ژەمە دەنگدانەوەی هەبووە و جارێکی کە چۆن لە ڕابردووە هەموو هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان هەڵبژاردننی چۆنەڵێ پاک نەبووە ڕەش بووە و ئەم جارە هەڵبژاردنێکی ڕەشت لە ڕابردوو ئەنجامیاندای کە ئەوەی 12 سپاس دەکەم ئەگەر بچین هەورێت لای کاک فەرمان زۆر سپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا بە بۆ چوونیەوە دەبێت چی بکرێ بۆ ڕیسواکردنی و تەزویرێک کە کراوە بۆی کەم هێزانە جارێکی تر پەنا بۆ ئەم تەزویرە نەبن چی لە سەراسی ناوخۆ لە سەراسی عێراق و لە سەراسی نێودوڵەتیش چی بکرێ بۆ مەسەلەی ڕیسواکردنی ئەم تەزویرە دیارە ئەو هەڵبژاردنەی کە لە هەرێمی کوردستان کرا بەڕاستی هەر تەنها بە ناو هەڵبژاردن بوو لەبەر ئەوەی پێشوەختە ئەنجامی هەڵبژاردنەکە تەزویر کرا بوو و هەروەها کاندیدەکانی کە بە ناوی دەسەڵات بوو هەر هەمیان گەشتبوونە ئەو کورسیەکە لە ئەنجومەنی نوێرانەی عێراق بۆیان دەستنیشان کرا بوو بەڵام دیارە دەسەڵات هەر لە زووەوە هەوڵی ئەوەی داوە گەلی کوردستان لە کوردستاندا بێ ئیرادە بکە ئەو بێ ئیرادەکردنەی گەلی کوردستانیش دیارە بۆ ئەوە دەگەڕێتەوە کۆمەڵێک هەنگاو کە دەسەڵات نای هەروەکو ئەو برا بەڕێزە باسی کرد لەوانە بێموچەی و لەوانە کۆمەڵێک هەنگاوی تر کە دەسەڵات نابۆ ئەوەی ئەو ئیرادە و ئەو متمانەی کە کۆمەڵانی خەڵکی کوردستان هەیەە بە پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان لەکەدار بکە یاخود نەمینێ ئێستا بەڕاستی ئەوەی کە لەسەر ئەو چار لایەنە پێویستە
ئەوانە چەند هەنگاوێک بان هەنگاوەکانی ناوەخۆ هەنگاوەکان لە سەرئاستی عێراق و هەنگاوەکان لە سەرئاستی نێودەوڵەتی و UN ئەوەی لەسەر ئاستی هەرێمی کوردستانە بەڕاستی هەوڵی ئەوە بدەن لەگەر دۆست و لایەنگیرانی خۆیان کە ئەوان بەڕاستی لە دەنگەکانیان خۆش نابن و هەروەها تەیار و ئامادەیان بکەن بۆ هەڵبژاردنەکانی داهاتوو بۆ ئەوەی ئەو دەسەڵاتە ئەگەر لەو هەڵبژاردنێت دەنگەکانیان بدزێ و ڕەنزیان بە فێرۆ بچێ بەڵام دڵنیان بن خەڵکی کوردستان لە هەڵبژاردنەکانی دادێ دەبیت چۆک بەو دەسەڵاتەدا بدەن و واز دەسەڵات بێنی لەبەر ئەوەی ئیرادەی ملت زۆر گەورەترە لە کۆمەڵێک مافیا کە دەستیان بەسەر دەسەڵات داگرتیە و دەستیان بەسەر مقدراتی ئەو هەرێمە داگرتیە بۆیە مانەوەی ئەو چوارلایەنە بەیەکەوە بەڕاستی هۆکارێکی زۆر گرنگە هەر ئەوە شوا دەکاتن کە دەسەڵات هەوڵی ئەوە بداتن زۆرێک لە زۆرەکان بچی ئێستا لەگەر بەغدا پێک بێت دیارە توندی ئەو چارلایەنە و یەکگرتنیان بە شێوەیەکی ئێستانی نەک یەکگرتن بەمانە سیاسیەکە بەڵکو و یەکنزیکیان لە ڕووی بەرنامە بەڵام ئەو چارلایەن پێویستە لەسەریان پرۆژەیان هەبی پرۆژەیەکی هاوبەشیان هەبی بۆ ڕووبوونەوەی ئەو دەسەڵاتە گەندەڵە لە هەرێمی کوردستان و هەروەها بەڕاستی ڕەتکردنەوەی ئەنجامەکانی هەڵبژاردن ڕەنگە ئەو دەسەڵاتە لە دووڕیانێکی زۆر قورسدابی لەلایەک ڕەتکردنەوەی ئەنجامەکانی هەڵبژاردن لە پرۆسەی سیاسی عراقی دەرچوون ڕەنگە فیشارێکی زیاتری بکەویتە سەر و ئەگەر ئەوە لە کاتی بەشداری نەکردن لە کاتی بەشداری نەکردن زەماوارەکەی تا ڕادەیەک نادۆڕێنی بەڵام ئەگەر هات و بەشداری کرد لە پرۆسەی سیاسی لە عێراقدا لەگەر ئەو کۆمەڵە گەندەڵ و لەگەر ئەو کۆمەڵە تەزویرچی و ساختەچیانە بەڕاستی تا ڕادەیەک متمانە لای دەنگدەری کورد نامینێ بە تایبەتی دۆست و لایەنگیرانی و یان دەنجی خۆڵەمێشی کارهەیەمی کوردستان هەیە بەو چارلایەنەی کە بەڕاستی تەزویری زۆریان لێکرایەوە دەنگەکانیان دزرایە و کاندیدەکانیان وەکو پێویست دەرنەچوونە بۆیە دەبێ ئەو چارلایەندە بە پرۆژەیەکی یەکگرتو لەسەر ئاستی هەرێمی کوردستان و لەسەر ئاستی عێراق پاشان بەڕاستی لەگەر عێراق قسە بکەن ئەوان شەرمیان بەوە نییە کە عێراقینە وەکو ئەوانەی کە ڕیفراندۆمیان دەکرد و ئەوانەی کە خۆیان بە عێراقنی نەدەزانی و ئەوانەی کە دەیانگوت ئەگەر ئێمە لە عێراق نەتوانین بژین دوو دراوسێی باش دەبین بەڵام یەکەم کەس بوون کە پێشە بڕچەیان کرد بۆ ئەوەی بچن شان و دەست و ملی بەرپرسەکانی عراقی ماز بکەن بۆ ئەوەی بۆ پلە پۆست و پایە دیارە ئەو دەسەڵاتە لە ئەساسەوە ڕۆژێک لە ڕۆژان بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستانی نەویستووە تەنها ئەوەی ویستێ لە بەغدا پلە و پایەی ویستێ لە بەغدا دیارە ئەو پلە و پایەش ئەو جارەکە هینایتیان ئەو جارەکە دۆری دەگرن لە ڕێک ئەو دەنگە دزراوە سەختانەی کە لە هەرێمی کوردستان ماوەساچیان کردیە نازانم بە چڕوویەکەوە ئەوانە دەچن لە بەغدا دەچن لەسەر مێزی گفتوگۆدا دەنیشن لەسەر لایەنەکانی عراقی داوای ئەوە دەکەن کە ماف بۆ گەڕی کورد بگەڕێنەوە دیارە لە داوایەکانیان وایە و لە نێدوانەکانیان بەو شێوەیە کە ئەوان دەستنە بەغدا بۆ گەڕانەوەی مافی کورد دیارە مافی کورد ئەوان لە هەرێمی کوردستان گەورەترین پێشەلکاری لەسەر مرۆڤی کورد و دەسەڵاتی کوردی و سیاسەتی کوردی و ئابووری کوردی دەکەن بەڵام دەچن لە عێراق مشانیان ماز دەکەن و بەنیازی ئەوەی کە بتوانن مافی کورد بجێڕنەوە ئەوانە قەت ڕۆژەگە ڕۆژان ناتوانن مافی کورد بجێڕنەوە لەبەر ئەوەی ئەوانە ماهیەتی ڕابردیان زۆر چاک دیارە بەڕاستی جێڕانەوەی ماهیەت و جێڕانەوەی ئەو مافە دەستوریانەی کە ئێمە لە عێراق هەمانە بەو خەڵکانە بەو هێزە ڕاستەقینیانە لە هەرێمی کوردستان کە هەن دەگەڕێتەوە کە ڕۆژێک لە ڕۆژان مساوەما نەکەن لەگەر حکومەتی عێراقی مرکزی لەسەر پلە و پایە پۆست لەبەر ئەوەی ئەو لایەنانەی کە بەڕاستی لە بەرژەوەندی خەڵکی کوردستان خەباتیان کردی و خەبات دەکەن قەت ڕۆژێک لە ڕۆژان هەوڵی ئەویان نەدایە هەموو بەرژەوەندیەکانی هەرێمی کوردستان و هەموو داوەڕەوەکانیان بەپێی دەستور بکەنە پلە و پایە پۆست جارێ باسی هیچیان نەکردێت لە هەرێمی کوردستان ئەو وەفدانی کە چوونە پێشە بڕچەی وەفدانی پارتی وێچێتیە شەڕیانە لەسەر ئەوەی چێ پۆستی سەرۆکی کۆمار وەربگری دیارە ئەوە خۆی لە خۆی دەماهەیەتی ئەو دوو هێزە دەرچوو کە لە ڕیفاندۆم بانسی چیان دەکرد ئەگەر خەڵکی کوردستان ئەو جارە لە هەڵبژاردننی مانجینۆ دەبی بە شێوەیەکی زۆر سەرسەخت بە شێوەیەکی زۆر متمانە پێکرا و بەو چارلایەنە ڕووکەنە سندوقەکانی دەنگدان بۆ ئەوەی بەڕاستی سزای یەکجارێکی ئەو هێزانە بدەن هەتا دەکرێت کورسەکانیان پێدا بەزێنن و ئەو هێزە ڕاستەقینە نیشتیمانیە کوردستانیانەی
کە لە بەرش دیوان دروست بووینە و لە بەرژەوەن دیوان خەبات دەکەن ئەوان بێنە ببن دەسەڵاتدانی هەرێمی کوردستان لەبەر ئەوەی بەڕاستی ئەم دەسەڵاتێکی نیشتیمانی نییە، دەسەڵاتێکی کوردستانی نییە، دەسەڵاتێک نییە بتوانی ماف و مافەکانی بتوانی ئەرژی خۆی جێبەجێکە بەرامبەر بە نیشتیمانی هەرێمی کوردستان. چونکە لە ماوەی ڕابردوو بۆمان دەرکەوت کە ئەو دەسەڵاتە ناتوانی گچکەترین چاکسازی بکە و ئەگەر چاکسازی نەکە ئەو دەسەڵاتە پێویستە بەڕاستی بار بکە. لەبەر ئەوەی گەری کوردستان خۆی گەری کوردستان دەکەویتە ژێر پرسیار و لایەنەکان دەکەونە ژێر پرسیار ئەگەر ئەو دەسەڵاتە بەو شێوەی ئێستا بمێنێتەوە. لەبەر ئەوەی ئێمە ملەتێکی زیندوین نشێ و هەورازی زۆرمان دیە بۆ بەسەردا سەرکەوتوینە. هێوادارم ئەم جارێ بەسەر ئەوانەدا سەرکەوین و ملەتەکە بگەڕێتەوە سەر ڕێزکەی ئاسایی خۆی. لەبەر ئەوەی بەڕاستی کۆمەڵی کوردەواری خاوەنی کۆمەڵێک پیرۆزی و کۆمەڵێک دابوو نەریتە ئەو دەسەڵاتە بە مروری زەمانتوانی هەر هەموو پیرۆزەکانی ئەو ملەتەی ئێمە لە کوردستان پێشێل بکە و هەروەها پیرۆزیەکانمان ژێر پێ بخە هەر لە وشەی کوردستان و هەر لە پێشمەرگە و هەر لە پیاوی ئاینی و هەر لە مزگەوت و هەر لە خوێندکار و تاکو دەگاتە ژن و تاکو دەگاتە هەموو کەسێک مافی ئەوانە هەر هەمووی پێشێل کرایە. سەر ئەنجامیش ئەوەی کە بینیمان ئەو دزی و ئەو ساختەیە کە ئێرادە و دەنجی خەڵکی بەڵێ مامۆستا سوپاس دەکەم. مامۆستا دواتر دەگەرم و لای بەڕێزت مامۆستا فەرمان سوپاس دەکەم. دواتە گەرم و لای بەڕێز کاتی زیاتر بە بەڕێستان دەدەین. مامۆستا فاروق سەبارەت بە مەسلەی بێئومێدی ئەوەی کە ئامانجی دەسەڵات لەم هەڵبژاردنەکە ساختەکاری کردووە بێئومێدیە، چی وەکو لایەنە سیاسیەکان چی وەکو خەڵک دەبێت بێئومێد بن لەم پرۆسی هەڵبژاردن بۆی ئەو تەزویری کە دەسەڵات ئەنجامی داوە؟ بەڵێ خۆی ئێمە لەوەدا ئەتوانین ئەمە چۆنەڵی ڕەدی بینەوە یاخود چۆنەڵی ئەم ئاواتەی دەسەڵات نیێڵین بێتە دی مادام دەسەڵات ئامانجی ئەوەیە کە خەڵک بێئومێدکە کەواتە لە حاڵەتی بێئومێدبوونی خەڵکە دەسەڵات قازانجەکە یەکی دوو پارتی قازانجەکەن. چونکە وتمان ئەوان لە دەنجی هاوڵاتیان دەنجی خەڵک ئەترسن. کاتە ئەبێ لایەنەکان و خەڵکی هەرێمی کوردستان زۆر لەوە پشو درێژتر بن کە یەکی دوی پارتی بیانێ لە ڕێی تەزویراتەوە بێئومێدیان بکەن. ئەم گەلەی ئێمە چەندین ساڵە خەباتەکە شەونخونی ئەکە ماندوونی چەشتووە بێئومێد نەبووە. جار بەجار ئومێدی زیاتر لا گەڵاڵە ئەبێت وە کارەکە بۆ گەشتن بە ئامانج بە مافەکانی. بۆیە ئەبێت لە ئێستاشدا بەڕاستی زیاتر خەڵک بە چۆنەڵی لەسەر ئامانجەکانی لەسەر داواکارەکانی پێداگر بێ و مکڕ بێ و هەوڵ بدا کە ئەوەی کە ئێوێ بێنێتە دی و بێئومێد نەبێ. چکە گوتمان ئەم دەسەڵاتی کە لە هەرێمی کوردستانەیە جار بەجار دەنجی لە کەمی داوە. جار بەجار خەڵک توانیوەتی دەسەڵات بچوو کاتەوە و بەرەو بچووی بە ساختەکاری شۆ دەنگی کەم بە ساختەکاری شۆ دەنجی کەمی کردووە. ئەم جارش بە ساختەکاریشەوە وتمان لایەنێکی سێ کورسی کەم کردو بۆ ساختەکاری کە بێشمارێک کە ئەسڵ ئەمە ئەتوانین بڵێ نای هەڵبژاردنی لێنەنین کە بۆ شێوە ڕەهاییە بۆ بەرنامە ڕێژیە ساختەکاری کە واژن شار کەمی کردووە. کەواتە ئەبێ خەڵکی ئێمە بەڕاستی زۆر وەلایەنە سیاسیەکان و ئەم چوار لایەنە یاخود ئەم شەش لایەنە یاخود خەڵکی هەرێمی کوردستان زۆر پشو درێژ بن و بەڕاستی ئێمە ئەبێ ئەو لای خۆمان ئەوە بکەینە یەقین کە دەنگدان لە مافەوە بکەین بە ئەرک. ڕاستە مافمانەیە کە مافی خۆمانە هاوڵاتیان 4 ساڵ جارێک پشتە سەر سنووقی دەنگدان دەنگی خۆیان بدەن. بەڵام بەڕاستی ئێمە وەکو ئەرکێک تەماشاکەین کەمە ئەرکێکی سەر شانمانە پێویستە لەسەرمان ئەدای بکەین لە پێناو ئەوەی کە گۆڕانکاری و چاکسازی ڕشەی لەم هەرێمەدا بینە ئاراوە لە پێناو ئەوەی لانێکم 4 ساڵی ئایندەمان لە 4 ساڵی ڕابردوومان جیاوازتر بێ. ئەگەر جیاوازیەکە چۆنەڵێی تەواو گۆڕانکاری تاوانێتە ئارا بەڵام جیاوازیی ڕێژەی بینە ئاراوە تا جار بەجار بەرەو ئامانجەکانی خۆمان و بەرەو ئامانجی ڕای خەڵکی کوردستان ئەڕێن. چکە دوجار کە عاشیم گۆڕانکاری بە شێوەیەکی پلەبەندی ڕوەدات. گۆڕانکارێکی چۆن گۆڕانکاری ڕیشەیی لە شەو ڕۆژێکە لە 4 ساڵە لە ساڵێکە ڕوونادا بەڵکو بە چەندین ساڵ ئەتوانین جار بەجار گۆڕانکاری بین ئاراوە تاوەی کە خەڵکە بە هەموو مافەکانی خۆی. بۆیە بەڕاستی نابێ خەڵکی هەرێمی کوردستان بێئومێد و ئێمەش بەڕاستی وەکو لایەنەکە شەوکو لایەن سیاسی ئێستا وەکو کۆمەڵ ئێوە بێئومێد بوون ئەوەی کە تەزویرتان لێکراوە سەرڕایەوە کە چاوەڕێ بوون دەنگەکان کورسەکانتان دووقات بێتەوە بەڵام کورسەکانشتان کەم کراوە. بێئومێدی کورد و مەسەلەی کە لە دژایەتی گەندەڵی لە ڕووبەڕووبوونەوەی گەندەڵی بەڵێ ئێمە بەر لە هەموو شتێک ئێمە ئەو دەنگانەمان کە دزراوە بە هیچ شێوەیەک سازشی لەسەر ناکەین بۆ کۆمەڵی ئیسلامی و هەموو شوێک هەوڵ دەدەین کە ئەو دەنگە دزراوانەی خەڵک و هاوڵاتیان بگێڕینەوە و مافگێڕینەوە بۆ خەوان دەنگ گێڕینەوە بۆ هاوڵاتی ئەمە لەلایەن لەلایەکەوە
بە هیچ شێوێ ئێمە و کۆمەڵی ئیسلامی وەکو هێزێکی سیاسی ڕەسەنی هەڵقڵاوی ناو خەڵک و جەماوەری خۆمان بە هیچ شێوێک نەسار دەبینەوە نەچۆک دادەین و نە لە هەنگاوەکانمان لە ڕوبەڕبوونەوەی دەسەڵاتی گەندەڵ و ستەمکار پاشەکشاکەین و ئەمە بگرە زیاتر پێدا ئەرکمان قورسترەکە کە ئەبێ زیاتر لەسەر خەت بین و زیاتر پێداگیری بکەین و زیاتر لە قازانجی خەڵک و خەڵکی لە کوردستان هەنگاو بنین بۆی کە ئەو مافەخراوانەی کە هەیە ئەو دەنگە زەوتکەوانش جارێکە بگیرن بۆیە هێزی سیاسی ناوێ هەرگیز بێئومێد بێ و خەڵکی کوردستانیش بامان شێوە نابێ هەرگیز بێئومێد بن چکە و بێئومێدبوونی خەڵک ئاواتی دەسەڵاتە خەڵک هەوڵەدا تۆ بێئومێد کە بۆی ئومێد بەستنەکانی دەنگدان نەمێنەوە بۆ خۆی بەردەوام بێت لەم پرۆسەی چۆنەڵی کە ستەم و زوڵمەی کەیکە بەڕێدەرات بە خەڵک و بە هاوڵاتیان کاتێنەوە نابێت بە هیچ جۆرێک بێئومێد و ئەم لایەنە سیاسیانێمە کۆمەڵک ڕێکارمان گرتو دەبێت بۆی لە پێناوی جیرانوی ئومێد و هیوا بۆ خەڵکی کوردستان بۆی کە هەڵبژاردننی ئایندە هەڵبژاردنێکی تا ڕادەیەک باش بێت بۆی کە ئەمڕۆ خۆشبەختانە لەسەر داوای ئەم لایەنانە داوای 5 لایەنی سیاسی کۆمیسیۆن بڕیاری داوە کە کار بە هەژماری ئەلکترۆنی نەکرێت ئەو ئەلکترۆنی کە ئەم جارە بەڕاستی فەزاحەتێکی گەورەی خوڵقان ئێمە ئەو لێستا قەرارداوە کە بۆ هەڵبژاردننی سینۆ کار بەمە نەکرێت بەڵکو بینەوە سەر شێوازە کۆنەکە کە بێت لە هەڵبژاردننی یا خوڵێنی هەژمارکردنی دەستی بژاردننی دەستی دەنگەکان بەو مانای نییە کە ئەمە لەما تەزویر ناکرێت بەڵام تەزویر لەمەدا چۆن لە ڕابردووش هەر کردویانە و ئەم دەسەڵاتە ینی وای لاتوی بێت تەزویر دەتوان بڵێم ناژی بەڵام تەزویر ئەتوانێت ڕژەی کەمتر ئەبێتەوە و چەنە خەڵک هیوای هەبێ چەنە خەڵک بە گوڕوتین و بە گەرموگوڕیەوە بەشداری لە انتخابات بکە ئەوەنە تەزویر کەمە بێتەوە چەنە ڕێژەی بەشداریکردنی خەڵکی کوردستان لە پرۆسەی انتخاباتە هەبێت ئەوەنە ڕێژەی زۆر کەم بوونم لە 150 تا چەند بەشداری نەکردن ینی بۆ نمرە لە هەڵبژاردنەکانی داهاتووش خراپە ینی بۆ ئایندەی کوردستان بۆ نمجار لە 150 و بارد و مەسەلەن ئەوانەی کە دەنگیان بە سەڵاتداوە نەی دەنگی تریش دەنگشان بەلایەنە ئۆپۆزیسیۆنەکانداوە بەڵێ ئێمە ئەوە شتێکی حاشاڵنەک دەکەین لە انتخاباتە و لایەنە سیاسیەکانی کە بڵێ معارضەداری و کۆمەڵی ئیسلامی دەنگمان زۆر زیادی کردووە بەڵام ئەو بە پرۆسێکی تەزویر و بەنام بۆ داڕژە براوە بۆ لایەنی سیاسی تر و دەنگەکانمان دزراوە بەڵام ئەم جارە براوە بەجارەکانی ڕابردوو ڕێژەی بەشداریکردنی خەڵک کەمی کردووە کە بێگومان ئەمە کاریگەری لەسەر پرۆسەی انتخابات دەبێت و لانی کەم کاریگەری لەسەر بەرزبوونەوەی ڕێژەی تەزویری دەسەڵات دەبێت چونکە لایەنەکانی دەسەڵات لە غیابی کەمی بەشداری هاوڵاتیانە ئەوان پەنا بۆ تەزویر ئەبن و ژمارەی زۆر تەزویر ئەکەن و خەڵکی خۆیان زیاتر هانەدەن کە جارێک و چەند جارێک بچن بۆ دەنگان و دواتر ئەو خەڵکانەی کە ناچن دەنگەکانیان بۆ پڕکەنەوە و تەزویرێکی بێشمار بکەن بەڵام لە حاڵەتێک کە خەڵک بەشدارێکی کارا بکە بێگومان ڕێژەی تەزویرەکە کەمە بێتەوە و ئەمەش بە قازانجی هەم پرۆسی سیاسیە لەلایەک و هەم بە قازانجی ئەو لایەنانەیە کە لە بەرەی دەسەڵات دواتر بە قازانجی خەڵکی کوردستانە چکە خەڵکی کوردستان ئێوێ دەسەڵاتێکی عادل دادپەروەرەوە دەسەڵاتێک کە لە بەرەی خەڵک بێتە سەر حکوم ئەوەش بێگومان لە ڕستنەوەکانی انتخاباتەوە بە نێگی هاوڵاتیان دەبێت. بەڵێ سوپاس دەکەم مامۆستا فەرمان ئەگەر بگەڕێم بۆ لای بەڕێزت سەبارەت بەوەی کە بەرز وتت سەرکەوتن بۆ ئیرادەی گەلە پێ دوایە ئەم هێزانە ئەگەر ئەمڕۆ ساختەکاریشان کردبێت تاکەی دەتوانن بە ساختەکاری و بەهێزێکی ساختە و نوێنەرایەتێکی ساختە لە دەسەڵات بمێننەوە. دیارەمانەوە بەو شێوەی کە دەسەڵات دەمێنێتەوە بەڕاستی ئەستەما بەو شێوە بمێنێتەوە بەڵام ئەوە مەسەلەی کاتیە ڕۆژێک ڕۆژان ئەو ملەتەیمە هەر بێتەوە سەرپێخۆل و دەنگدانێکدا دەتوانی زۆر بە ئاسانی تەرازوی هێزەکان بگۆڕی و دەسەڵات خۆی دەسەڵات بگرێتە دەست لەبەر ئەوەی بەڕاستی ئەو هێزانێک ئێستا لە کوردستان خەبات دەکەن و خەباتیان کردێ دژی ئەو دەسەڵاتە گەندەڵا بەڕاستی ئەوان هێزی ڕاستەقینەی گەلن ئەوان هێزی لە بن نەهاتووی گەلن ئەوان داهاتووی ئەو ملەتەن بۆیە پێویستە لەسەر هەموو خەڵکی کوردستان زۆر بە گوڕوتێنەوە پژگیری لەو لایەنانە بکە بەڕاستی کە لە کۆنەوە بە شێوەی ئۆپۆسیۆن و یا بە شێوەی تاگلایەن و یان بە شێوەی دوولایەنە ڕوبەڕووی ئەو دەسەڵاتە بووینەوە دیارە دەسەڵات متمانەی بەخۆی نییە دەسەر دەسەڵاتێک متمانەی بەخۆی بی بەڕاستی ڕووناکاتە ئەو ڕێگانە زۆر ناشن و قێزەونانە کە پرۆسەی دیموکراسی لە عێراق و لە هەرێمی کوردستان و لە هەموو دنیادا شتیوانە بۆ کە ئەوانەی کردیان چەند کەسێ بەکرێ بگرن بێن لە جیهازێکی ئەلکترۆنی دیاریکرا و دە بەرنامەڕێزیان بۆ بکەن و هەروەها دەرگەکانی ئەو لایەنە ڕەسەنانەی کە داوای دادپەروەری و داوای یەکسانی و داوای نیشتیمان پەروەری و داوای هەموو ئەو پرینسیبە جوان و ڕێکوپیەکانە دەکەن کە کۆمەڵگەی کوردەواری هەر لە کۆنەوە لەسەری هەی بووە ئەوان بێن هەر هەمووی
ژێر پێ بخەن و ئەو دەنگە ڕەسەنانە بۆ خۆیان و بۆ هەندێک لە ئاوازەکانیان بەرن دیارە ئەو دەسەڵاتە من دڵنیام ئیرادەی گەل لە ئیرادەی هەموو دەسەڵاتێک بێسترە بۆیە دەبێ ئەو دەسەڵاتە ڕۆژێک ڕۆژان چۆک بۆ ئیرادەی گەلدا بدا بەڵام پێویستی بە سەبر هەیە وەکو کاک فاروق فەرمووی گۆڕانکاری و چاکسازی هەنگاوە ستێپ بای ستێپە قەت بە قەبزە نابێ لەبەر ئەوەی ئەمە زۆر قۆناغمان بڕیار لە ڕووی کە ملەتی کوردمان ناسان بە مافەکانی خۆی ئێستا وەکو دیسان کاک فاروق فەرمووی ئەمە دەنگدان بکەین لە ماف کە هەیەی بیکەین بە ئەرگ لەسەر هاوڵاتیانی کوردستان ئەگەر هاوڵاتیانی کوردستان داهاتوەکی ڕەوشەن و چاچیان دەوێت بۆ خۆیان و نەوەکانی خۆیان پێویستە بەڕاستی هەموو لە هەڵبژاردنەکانی داهاتوو ئەو بێمتوانیەی دەسەڵات کە چاندیتی لە خودی تاچی کوردیدا ئەو بێمتوانەیە ڕیژە چێژ بکەن تێنەوە ڕووبکەنە سندوقەکانی دەنگدان دەبی خەڵکی کوردستان ڕێگانەدا ئەو دەسەڵاتە تەزویر بکە چونکە ئەگەر خەڵکی کوردستان ئێستا لەو هەڵبژاردنە بەڕاستی هۆشیارێکی هەڵبژاردن و هۆشیارێکی سیاسی هەبوایە دەبا ئێستا خەڵکی کوردستان و هەموو لایەنە سیاسەکان ئێمە احتیسابی خۆنیشاندانی مەدەنیمان ڕابگەیاندبایە ئێستا لە کاتی ئاشکراکردنی دەنگدانەوە تاکو ئێستا هەر هەمومان بە سەرکردایەتی و بە هەرسوڕاوان و بە کەوادری هەموو پارتە سیاسەکانی کە ناڕازین یاخود دزراویان دەبا ئێستا ئەمە لەسەر شەقامەکان باینایە و ئەو کاتی ئەمە دەمانتوانی زیاتر بەرگری لە دەنجی هاوڵاتیانمان بکەین بۆیە ئەو دەنگانێک کە دزراون بەڕاستی لەسەر هەموو لایەنەکان پێویستە کاک فاروق فەرمووی ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی سازش لەسەر هیچ دەنگێکی ئەم دەنگدرانەی خۆمان و خەڵکی کوردستان ناکەین ئێمەش وەکو بزوتنەوەی گۆڕان دڵنیای خەڵکی هەرێمی کوردستان دەکەینەوە سازش لەسەر دەنجی ئەوان ناکەین لەبەر ئەوەی دەنجی خەڵکی هەرێمی کوردستان لای ئێمە هێری سوورە بە نهائیەن هەموو هەوڵێکمان دەخەین ئەگەر بۆ جێرانەوەی دەنجی دزراویان بۆ جێرانەوەی متمانە بۆ جێرانەوەی ئیرادەی شکست خواردویان لەبەر ئەوەی ئەو دەسەڵاتە بە بەرنامە هاتووە ئەوانەی کە باسە کرد هەموو شیرازەی کۆمەڵگەی کوردەواری تێکدایە و بۆیە دەبێ بەڕاستی ئەرجی ئەو چوار لایەنە و ئەرجی لایەنە ڕەسەدەکانی گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستان گرنگی لەوەدایە لەو ماوەی ئەو چار مانگە کەمایە بۆ هەڵبژاردن متمانە و هەروە شیرازە بگەڕێنەوە بۆ ناو کۆمەڵگەی کوردەواری بۆ ئەوەی هەوڵی ئەوە بدرێتن بەڕاستی ئەو هەڵبژاردننی دادێ بەڵێ بەڵێ سوپاس دەکەین مامۆستا دیارە باش گوێ لە پرسیارەکانی ئێمەنی مامۆستا ناوبڕێکمان هەیە مامۆستا دواتر دەگەڕێنەوە لای بەڕێستان بەڵێ بینێرانی بەڕێست ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا گروپی کۆمپانیەکانی نوێکار کۆمپانیای دنیا دیکۆر بۆ هەموو کارێکی دیزاین و دیکۆرات کۆمپانیەکەمان ئامادەیە بۆ کاری دیزاین و نۆژەنکردنەوە و جێبەجێکردنی ڕووکاری دەرەوە و ناوەی بینا و پرۆژەکانتان با سوودوەرگرتن لە باشترین ستافی جێبەجێکار و با سەرپەرشتی ئەندازیاری شارەزا با بەکارهێنانی مەوادی سمنت بۆرد ئەسترۆپۆل سەقفی مەغریبی کاغەزی دیوار تەختەی ئەرزی سرێتیواڵ و چەندین دیکۆری تر لە ئێستادا دەتوانن زەویەکانتان ڕادستی ئێمە بکەن با کەمترین کات و بە باشترین کوالەتی کارەکانتان جێبەجێ دەکەین ناونیشان سلێمانی شەقامی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود کۆمپانیای دنیا دیکۆر بۆ هەموو کارێکی دیزاین و دیکۆرات برنج و ڕۆنی قوو ئەگەرەتەوێت سفرە و خوانێکی بەتامترت هەبێ و خوانێکی ناوازە پێشکەشی ئازیزانت بکەیت ئەوە بێد و دڵی برنج و ڕۆنی قوو هەڵبژێرە برنجی قوو 11 دەرەجەیەکی دەنگ درێژە بۆ تەندروستێکی باشتر برنج و ڕۆنی قوو بەکاربێنە
برنج و ڕۆنیق و تامێک بۆ هەمیشە. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوانلۆدی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیارەندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوانلۆدیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەربان دادەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 01970 224 75 74 یان 050 194 36 37. فانسینێت. کاتێک ئێوارەگەڕێیتەوە بۆ ماڵەوە بۆنێکی خۆش سەرنجت ڕاکێشێ، خۆت بۆ ڕناژیرێت و سەرێک لە چێشتخانەی ماڵەکەتە دەی، خانمی ماڵ بەڕوێکی خۆشەوە پێتەڵێ. بۆن و بەرامەی فاسۆلیای هانا چاوەڕێ خوانێکی شاهانەمانەکە. فاسۆلیای هانا تام و لەزەتی سفرەی ئێوارانی ڕەمەزانە. فاسۆلیای هانا لە بەرهەمە ناوازەکانی کۆمپانیای ئازاد ڕایسە. ئەزانن چیا ئەسپیڕەش سەرچاوی چێژە و ڕەونەقدار و گەش بەراکەت و خێر پێویستی ماڵە وەرن لای ئێمە بانەبن بێبەش برنج و ساوار شعری ئەو چایە ماش و نیسکونۆک ڕۆن و لۆبیایە ئەسپی ڕەشتەنیا و بێوێنە و جیایە چی خواردن هەیە هەمووی مالایە لێندە هەرزانە کەس نابێ بێبەش کوالێتی بەرز و تام و بۆنی خۆش بەرهەمە شازاکانی ئەسپیڕەش بەرهەمە شازاکانی ئەسپیڕەش بەرهەمەکانی گروپی ئەسپیڕەش. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان ماوەسە فەڕۆگی بگەرم لای بەڕێزی سەبارەت بە مەسلەی گێڕانەوەی متمانە بۆ نمونە لەسەر ئاسی کۆمیسیۆن لەسەر ئاسی لایەنە سیاسیەکان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەبێت چی بکرێت بۆ گێڕانەوەی متمانە چونکە ئێستا ڕەنگە خەڵکێکەوێت کە متمانەی بەم پرۆسەیە نەمابێ دوایەوەی کە دەنگی ئەو لایەنە دزراوە. بەڵێ بێگومان جار لە سەرەتای ئەبێمە کارکەین بۆ جیڕانەی ئەم دزراوانەی کە لێمان دزراوە هەوڵدەین بیجێڕینەوە. ئیتر کۆی پرۆسەکەمە تەمان تانەمان تۆمارکرد لە تانە یاسایی لە کۆمیسیۆن و هەموو ڕێگە سیاسی و یاسایی و دیبلۆماسی جەماعەکان بگینە بەر بۆی کە ئەو دەنگە دزراوانە ئەگەر هەمووشی نەبێت بە ڕێژەیەکی بەرچاو چونکە ئەمڕۆ دەنگۆیەکەی کە وایە ئەگەر ئەنجامی انتخابەکە هەڵنەوەشێتەوە دەنگدانی تایبەت هەڵۆشێتەوە کە بێگومان لۆش تەزویرێکی زۆر کراوە دەسەودانی زۆر کراوە کەواتە ئەبێ هەوڵ لەبێن سەرەتا کە بەشێ لەو دەنگە دزراوانمان بگێڕنەوە بۆی متمانە بەشێ بۆ هەوڵەتیان باشە بەس ئێوە لەم ئابرۆ چوونە سیاسی کە ئەوان کردویانە بۆ نمونە لەگەڵ بەرداوام دەبن لە سەراسی دەوری کە بە خەڵک بڵێن ئەوان چ تەزویرێکیان کردووە لە سەراسی عێراقی بەردەوام دەبن هەوڵەکان بەردەوامە وەف چوو بۆ بەغا لە ئاسی عراقی وەزیری پەرلەمانتاری چۆ بەغا لە ئاسی عراقی بۆ خەڵکیان ڕوون کردێتەوە لەگەڵ نوێنەری سەرۆکی ئەمریکا ئەو چالیانە کۆبوونەتەوە لەگەڵ نەتەوەگوتوان کۆبنەوە و هەموو ئەمانە ئقراریان کردەوە کە فعلەن تەزویر کراوە و دانیان پێداناوە کە فەزاحەتێکی گەورەی و تەزویر کراوە کاتەمە بۆ خۆی هەوڵێکە باڕاستی گەڕانەی متمانە بۆ خەڵکو بۆ هاوڵاتیان لایەکەشەوە ئێمە بێ ئەوە بکەین کە خەڵک تەسلیمی ئیرادی ئەم دوو دەسەڵاتدارە نەبێ خەڵک ئەگەر بۆ منە پێی وابێ کە لە حاڵەتی انتخاباتە گۆڕانکاریی کەم ڕوەدا گۆڕانکاری ڕشەی ڕوونادا ئەگە خەڵک ئەڵێمە چەند ساڵە گۆڕانکاری هەرمانە دەسەڵاتدارن و لەسەر حکومن و بەردەوامن ئەی لە حاڵی نەچوونی بۆ دەنگدانە چی ڕوەدا ئەو کار بێتەوە تەسلیمی ئیرادی ئەم دوو دەسەڵاتدارە بێت و خۆیان چیانوێ بیکەن بەڵام خۆیان بۆ گەڕانەوەی متمانە چی پێویستە بۆ من لە وەکو لایەنەی کە دەنگیان دزراوە کە ئێستا ئێوە داوا لە خەڵکێکن جارێکی تر بۆ پەرلەمانی کوردستان بە گروتینەوە بچێ لە سەراسی کۆمیسیۆنی هەرێم
مەزەنە چی بکرێت لە کاتێک کۆمیسیۆنی عێراق نمونەیەکی خراپ پیشەنە لە هەڵبژاردن؟ بەڵێ لە سەئاسی کۆمیسیۆنی هەرێمی کوردستان هەوڵەکان دەستی پێکردووە وتم ئەمڕۆ کە کۆمیسیاران کۆبوونەوە بڕارەنداوە کە بێنەوە سەر شێوازە کۆنەکەی هەژمارکردنی دەستی دەنگدران کە ئێمە ئەم جارە داوامانەکە کە لە کۆمیسیۆن کە هەژماری دەستی بکرێتەوە چکە و بەڕاستی لە ڕێی ئەلکترۆنی و تەزویرێکی بێشمار کراوە ئەمە جارێکی لە هەرێمی کوردستان ئەم ڕێگەی پیادە ناکرێت بۆ ئەگەڕێنە سەر هەژماری دەستی ئەمە لەلایەکەوە ئێمە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ئەبێ ناچاریان بکەین بۆ کە ڕێژەیەک کە لە دەنجی مردوو دووبارە و وەهمی لە ناو تۆماری دەنگدرانەیە پاک بکرێتەوە کە لەمە ڕابردووە نزیکەی 600,000 سال لە بەرسا کە هەوڵەدا ئەم 600,000 بسرێتەوە و لابچێت کەمە شەهی ئاماژەی دڵخۆشکەرە کە تۆ 600,000 ناوی مردوو دووبارە لە ئەو بسڕیتەوە کاتەمەش هەنگاویشی دۆم بە ئاراسی گیران و متمانە بۆ بەڵام واز ناکەنەوە بۆ پرۆسەکەی عێراق کەم تەرخەمون کە زۆر لەو ئامێرە ئەلکترۆنیەتان نەکۆڵەوە کولایەنە سیاسیەکان کەم تەرخەیەمێک نەبوو لە بڕۆوە خۆی ئەزانێت چۆنەکە حەشیم ئەم دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئێمە سوور ئەمانزانی تەزویرەکەن چونکانی سابقیان هەیە و پێشینیان هەیە و ئینتخابات و تەزویرە گەورەیە بەڵام ینی جار بەجار ئەمانە لە تەزویرە ئیبداعەکەن هەن تەزویرێکی نوێ دێنە ئاراوە ئێمە کە ئەم جیازی کە ئێستا ئەم جارە هەڵبژانی پێکراوە ئێمە ئەوەمان ئەزانی کە ڕێگری ئەکات لەوەی کە هاوڵاتیان دەنجی دووبارە و سێبارە بدەن لە ڕێی کارتی بەیانەتی لە ڕێی پەنجەمەوەرەوە بەڵام ئەوەشمان وتووە کە ئەم جیازانە احتیمالی هاکردنی هەیە یعنی ئەو مەترسیەمان لە ڕابردووان نەشاردوێتەوە بەڵام بەڕاستی ئەم کۆمیسیۆنی کە لە بەغدا هەیە کۆمیسیۆنێکی تا ئەتوان بڵین کەم تەرخەم بووە تەوان بەگشتی کیانە بۆ هەڵوێستیە بووە ڕووی ڕاستەقینە کۆمیسیۆنیشی خسوودە ڕووکەمەجێگەی دەستخۆشیە بەڵام نەتوێگوتوەکانی هۆشداریداوە کە ئەم ئامرانە جێی متمانە و سیقەکردنیە و ئێستا هەوڵەکان دەستی پێکرۆ بە ڕاستی کە ئەم ئەنجامانە ئیلغا بکرێتەوە و هەمووی یاخود بەشێکی ئەو لە سەئاسی پەرلەمانی عێراق و لە سەئاسی سەرۆکوەزیرانی عێراق کە لیژنە پێک هێنراوە کە بۆ بەدواسون بۆ ئەو ئەنجامانە و ئەم چوار لایەنە بەڕاستی لە هەوڵەکانیان بەردەوامن لە دانیشتەکانیان بەردەوامن لەگەڵ قۆنسڵی وڵاتان لەگەڵ نەتەوەیەکگرتوەکان لەگەڵ ئەمریکا لەگەڵ لایەنەکانی تر عێراق و هەموو هەوڵێکی خۆمان ئەگرینە بەر لە پێناو هەڵۆشانەوەی ئەنجامەکان و گێڕانە متمانە بۆ هەوڵاتیان مامۆستاگەر بگرم و لای بەرز سەبارەت بە مەسەلەی دروستکردنی زەمانەت بۆی کە متمانە بگەڕێتەوە بۆ پرۆسەی دەنگدان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کەوا بڕیارە لە کۆتایی مانگی ئەیلول بەڕێوە بچێت دەبێت چی بکرێ و لەسەر ئاستی نێودوڵەتیش پێ دوایە دەبێت زەمانەتێک کە بێت بۆی کە ئەم تەزویرەیە کە کردیان دووبارە نەبێتەوە دیارە دووبارە نەبوونەوەی ئەم ساختەکاریە کە لە هەرێمی کوردستاندا ڕوویدا زەمانەتی دەوڵی ئەوان دێن ئەوە هاتیە نوێنەری ئەمریکا لەگەر چوارلایەنەکە دانیشتە دیگوایە زەمانەتی ئەوەیدایە کە لە هەڵبژاردننی هەرێمی کوردستاندا لەو هەڵبژاردنە ڕێگا لە هەموو ئەو ساختەکاری دەگرن کە دەسەڵات لە ساڵانی ڕابردوو یاخود لە هەڵبژاردنەکانی ڕابردووگریتێ بەڵام بەڕاستی پێویستە ئەم ڕێگرتنە نەک زەماناتی دەوری ئەو دەسەڵاتە نا پەیمانی هەیە ئەم دەسەڵاتە نا زەماناتی دەوری دەزانی لەبەر ئەوەی زەماناتی دەوری خۆنایە مراقیبینی دەولی بینی لەسەر هەموو سندوقەکان دابنێ و بەخۆی دەنگ وەربگری و دەنگەکان لێک زیاب بکاتەوە ڕەنگە پێیان بڕێ تەزویر نەکەم بەڵام ئەو دەسەڵاتە دیارە ئەگەر کۆمەڵێک ڕێکار هەیە لە کۆمیسیۆنەوە نەگیرێ ئەوانە زۆر بە ئاسایی دیسان دەتوانن دەست بەرن بۆ یاخود پێشێرکردن یاخود دزینی خەڵکی کوردستان ئێستا لەو هەڵبژاردنەی ئێستای ڕۆیی ئەو کارتێک کە 2013 دەنگمان پێدا هەموو ئەو کارتانە گەڕانەوە بۆ کۆمیسیۆن من دەپرسم لە کۆمیسیۆن لەو خاڵیان لەژێر پرسیارە ئەو دەنگانە ئایا کەوتە دەستێکی ئەمین دەپرسم ژمارە ئەو دەنگانە چەند ئەو کارتانە چەندە لەلای کێ هەڵگیرا وەچێ ئیسلامی کرد دیارە ئەوانە هەموو خاڵی پرسیارن ئەو دەنگ و باسانەی کە هەیە ئەو کارتانە هەر هەمویان هاویەی ئەحوال ناسنامەیان پێ دروستکرا و هاتن دەنجیان پێدا دیارە کۆمیسیۆن لەمەیان دەژێر پرسیارە چکە کۆمیسیۆن بەڕاستی دەژێر ئەژمونی ئەو دوو حیزبەدایە ڕاستە لایەنی گۆڕان و کۆمەڵ و یەکگرتو و خەڵکی تریشی تێدا هەیە بەڵام دوو بەسەیەکی تێدا هەیە کە زۆری پێک دەینن هەموو ئەو بڕیارانی کە دایانەوە لە کۆمیسیۆن ئەوان دەری بچێنن زۆر بە ئاساین دەردێچێنن و خەڵکی لێ بەش دەکەن بۆیە دەوێت بەڕاستی لایەنی دەولی یاخود نەتەوە یەکگرتوەکان یاخود کۆمیسیار ینی کۆمیسیاری هەڵبژاردن لە عێراقدا ئەوانە ببنە زەمانات ئەوانە ڕێگانەدەن بەڕاستی ئەو
تاقیکردنەوەی کە لە هەرێمی کوردستان بوو دووبارە بیتەوە چونکە بەڕاستی ئەوە کارەساتە ڕوبەڕووی ملەتەکەی ئێمە دەبێتەوە لەبەر ئەوەی ئەوە دزینی ئیرادەیە دزینی دەنگە دزینی مافە بە ئەوە بەڵێ مامۆستا فەرمان ئەو چوار لایەنە دەبێت چی بکەن بۆ دروستکردنەوەی زەمانەت ئەو چوار لایەنە دەبێت چی بکەن ئەگەر کۆمەڵگەی نێودەوڵەتی زەماناتی ئەوە دەدا با کۆمەڵگەی نێودەوڵەتی بێتن ئێستا ئەو هەڵبژاردنەی کە کرایە خۆی زۆر چاک دەزانی و 100% وەکو خەڵکی هەرێمی کوردستان کە زۆرترین تەزویر و سەختەکاری و گۆڕین دەنجی دەکرایە بابێ فشار لە کۆمسیاری عێراق بکە بۆ هەڵوەشاندنەوەی یاخود فشار باوێتە سەر حکومەتی عێراقی بۆ ئەوەی ئەنجامی هەڵبژاردنەکان ڕەت بکرێتەوە ئەوەی ئێستا لە ئارەدایە تەنها ئەو چار لایەنەیە کە فشاریان دروست کردیە لەگەر لایەنی نێودەوڵەتیەکان لەگەر لایەنی عێراقی لەگەر پەرلەمانی عێراقی لەگەر ئەو دۆست و لایەنانەی کە ئەو چار لایەنە و کە ئێمە لە هەرێمی کوردستان هەمانە وئیلا ئەوە زۆر بە ئاسانی نانەژێر زەمانات و نانەژێر ئەو پەیمانەی کە دەدەن لۆ ئەو دەسەڵاتە چەندان زار پەیمانی بە ئۆپۆزیسیۆنی کۆن و بەلایەنە سیاسیەکاندایە کە دێت چاکسازی لە هەرێمی کوردستان دەکا بەڵام کاتێک کە دەستی خۆی دەبینی و کابینەکە دروست دەبیتن یەک گوشەش لەو بەرنمەیە کە سەرۆکی ئەنجومەنی وزان ڕای دەگەنی نایەن جێبەجێ بکەن دیسان دەگەڕێنەوە سەر ئەو کار و کردەوە خراپانەی کەکانی خۆیان ئەنجامیاندایە و بەردەوام دەبن لەسەری بەڕاستی زەماناتی دەوری ئەو زەماناتەیە ئێستا باش شتێکمان ئێستا دەبێت شتێک بکە ئێستا ئەگەر UN دۆستەکان و ئەمریکا کە دێن سەردانی ئەو چارلانەکەن داوای شتیان لێ دەکەن کە بگەڕێنەوە بەغدا یاخود کورد بە یەک دەنگەوە بستەوە بەغدا با ئێستا بێن جۆرێک لە جۆرەکان ئەو بدمەگە دەسراوانەی خەڵکی کوردستان بجێرنەوە بۆ مافە بۆ کەسەکان بۆ شریعەتی دەنگدان بدەنەوە بە خەڵکەکە دەنجیاندا بوو نەک ئەو دەنگانە هەردوو پارتی دەسەڵات لاف و گەزاف و خۆیان پێ با بدەن لە بەغدا و ئێمەش بە دەنجی دزراومان بچین لەوێن دەر هاوکاریان بکەین پۆست و پایەی زیاتر وەربگرێن و هەروەها بە ناوی ڕێکخەری ماڵی کوردی ئەو دەسەڵاتە تەنها یەک کات ڕێکخەری ماڵی کوردی دەوێ کە ئیشی بە لایەنە سیاسیەکان بی کە دەستی خۆی دیت لە بۆ هیچ شتێک ناگەڕێتەوە لایەن سیاسەکان فەرموو ئەگەر ئەو دەسەڵاتە ڕاست دەکا بۆ ڕێخستی ماڵی کوردی پێش ئەوەی ئەو وەفدایان بچوبایە بەڵام دڵنیاشم هەرچا لایەنەکە ڕەبزی ئەو ڕەتیان دەکردەوە و پێشوازیان لێ نەدەکرد بەڵام ئەگەر لە بۆ هەر زۆرە پرسێکی باە بەهات بە پرسی بێ بکردبانە من دەچم بە بەغدا بۆ هەر شتێک ناوی لێ بنابایە بۆیە بەڕاستی زەماناتەکە لای میشتێکی زۆر ئەمەلی نییە ئەگەر ئەو زەماناتە ئەو کەتی من بەکردارێکی دەزانم ئەگەر لە پرۆسی ئێستای دزی ئەو دەنگە دزراوانەی خەڵکی کوردستان بێن ئیجراعاتێک لەگەڵ کۆمسیۆن لەگەر ئەو پارتە نەبکەن کە دەنجی خەڵکی کوردستانیان دزیە و ئێستاش لاف و گەزافی سەرکەوتن و پلپای پۆستی لە بەغدا پێلێدەن لەگەر برا عەرەبە چاوڕەشەکانمان بەڵێ سپاس دەکەم مامۆستا دواتر دەگرێمەوە لای بەرز دەگە دەرفەتمانە بوو مامۆستا فاروق سەبارەت بەوەی کە ئێوە کۆ لایەنانە لەسەر ئاستی کۆمیسیۆن بۆ گێڕانەوەی متمانە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەردەوام دەبن لەسەر ئاستی عێراقیش هەر بەردەوام دەبن بۆ گێڕانەوە دەنگە دزراوەکان لەسەر ئاستی مەسەلەن نێودووڵەتیش بەڵێ ئێمە لە کۆمەڵک ئاستیانی کارەکەین بۆ چ بۆ گێڕانی ئەو دەنگە دزراوانەی کە بۆ بەغا دزرا چ لەسەر ئاسی کارکردن بۆ ئەو انتخاباتی کە لە پێشوانە انتخاباتی کوردستان کە لە 30 نۆداکرێت لە هەموو هەوڵەکان دەستی پێ کردووەوە خۆشبەختانە خەریکێتتر بەرەوە سال لای شەقامی عراقی بەگشتی ئەمە گەڵاڵە بووە بۆتە ڕای گشتی کە فعلەن ئەمە تەزویرێکی فەزاحەتە تەزویرێکی گەورە کراوە ئەوتمان کۆمەڵی لیژنە و شتێکاتەوە پەرلەمان خەریکە سەرخەت و ئەوانە لە پەرلەمانی کوردستان ئەم لایەنە داوایان کردووە کە پەرلەمانی کوردستان کە من دڵنیام ئەم سەرۆکایەتێکی ئێساسەکاتی پەرلەمانی کوردستانەکە و ئەجەندای لایەنی دەسەڵات جێبەجێگە نادە ژێرباری بەڵام کۆمەڵک زیادەچین پەرلەمانتاران داوایان کردووە کۆبوونێکی ناسا باشەمە بۆ گێڕانی دەنگە دزراوەکانی بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان چی دەکەن بۆی کە تەزویرە دووبارە نەبێتەوە بەڵێ ئەبێ ئێمە چەند کارێک بکەین ئەوە لە ڕێی کۆمیسیۆنەوە کە داوامان کردووە کە کار بەمە نەکرێ بێنە سەر هەژماری دەستی وابێ کۆمیسیۆن هەوڵێک بدەین کە ڕێوشوێنەکان تون و تۆڵکردکەین مەجای تەزویر کەمکەینەوە وابێ لە لایەکەوە ئێمە خەڵکی ئێمە ئومێدی بۆ بگەڕێتەوە بەشداریکی کارای پرۆسەی هەڵبژاردن کاوتمان تا ڕێژەی بەشداریکردنی خەڵک بەرز بێتەوە ڕێژەی تەزویرکردنی دەسەڵات کەمە بێتەوە وە لە لایەکی ئێمە ئەم چوار لایەنە یاخود 6 لایەن بەرەکە فراوانترکەین
ئێمە هەڵدەین لێسا بۆ انتخاباتی داهاتوو بە جۆرە لە جۆرەکان ئەم لایەنە ئاگامان لە یەکتر بێ یەکتر بە جەنێڵین و هەموو لایەکمان پێکەوە هەوڵ بدەین بۆی کە ئەم دوو دەسەڵات دارای هەرێم بێنە ژێر بار سپاسێکی بەرەیەکی ئەو بەشدەژی دەسەڵات دروست بکرێت ئێستا لەنی شتەکە چۆنەڵی داواکاری هەیە تەڵەپ هەیە پێشنیار هەیە و شتێک خەریکە گەڵاڵە ئەبێ اینجا ئایا بەرە دروست دەبێ یاخۆ دروست نابێت گرنگ ئەوەیە کە ئەم لایەنە ئێمە هەمانژیمان هەبێت اینجا بەرەش دروست نابێ ئاساییە بەڵام ئەم لایەنە یەکتر بە جێنێڵین و ئەم لایەنە هەوڵ بدەین کە بۆ انتخاباتی داهاتوو بە شێوەیە کار بکەین کە کەمترین تەزویر بێتە ئاراوە و یەکێتی پارتی ناچارکەین کە دان بە ئەمری واقعا بنێ و کۆمسیۆن بێنە ژێر بەرپرسیارەتی و کە ڕێگەنەدا بە تەزویرکردن بۆ ئەم دەسەڵاتدارانە و هەروەها ئومێدە بۆ خەڵکی هەرێمی کوردستان بگێڕینەوە کە ئەم لایەنانە پێکەوە بە هەمومان هەوڵ بدەین کە نیوە زایدی یاخود زۆری دەنگکان بێنین کە ئێمە لە ئایندای حکومەت پێک بێنین و ئەگەر ناو کاتە هەموو ڕۆشنێکە بگینەبەر بۆ دژی ئەم دەسەڵاتداران کە بێنە ژێر مامۆستا فەرمان زۆر بە کورتی یەک دەقەمان ماوە سەبارەتەوەی کە لایەنە دەبێت هەمانگیەکی تاویانە بێ بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان زۆر بە کورتی نیو دەقە بۆ بەڕێزت والله جملە پرسیارەکە نەبوو بەڵێ زۆر بە کورتی دەبێت هەمانگیەکیانە بێ بۆ پەرلەمانی کوردستان جملە پرسیارەکە بە کورتی بێ سپاس دەکەم نیو دەقە بۆ بەڕێزت جێم لە پرسیارەکە نییە بەڵێ سپاس دەکەم مامۆستا دیارە گرفتێکی لە پرسیارەکە نییە کەمان سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێز فەرمان عەزەدین ئەندامی پێشوو پەرلەمانی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی هەروە فاروق محەممەد سەرۆکی بۆردی توێژینەوەی سیاسی کۆمەڵی ئیسلامی کە لە تۆی سەرەکی لەگەڵمان بووی سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ